هەرچەندە ئیدارەی ئێستای کەرکووک لە هەوڵەکانی بەردەوامە تا بتوانێت ئیشوکارەکانی فڕۆکەخانەی شارەکە تەواو بکات، بەڵام وەک بەڵێندەری ئیشوکارەکانی فڕۆکەخانەکە دەڵێت بربەستیان دێتە پێش لە تەواوکردنی پرۆژەکە. ئەمڕۆژ بۆ ئەو مەبەستە لیژنەی خزمەتگوزاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی شاری کەرکووکیان کردو وێڕای بەسەرکردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک لەگەڵ چین و توێژەکانی شارەکە کۆبوونەوە. سەرۆکی لیژنەکەش دەڵێت ئەوان دەسەڵاتی یاسادانانن بۆیە ناتوانن بڕیار جێبەجێ بکەن چونکە ئەوە کاری حکوومەتە. ئێمە لە لیژنەی خزمەتگوزاری و ئاوادانکردنەوەی ئەنجومەنی نوێنەران بۆ پاڵپشتی لە کارمەندانی فڕۆکەخانەی کەرکووک هاتوونەتە ئێرە. ئەگینا ئێمە دەسەڵاتی جێبەجێکردنمان نییە. ئێمە هاوکاری و پشتیوان دەبین بۆ دابینکردنی هەر پێداویستێکی تایبەتمەند بە مەدەنیکردنی فڕۆکەخانەی کەرکووک. ڕێڕەوی نیشتنەوەی فڕۆکە لە فڕۆکەخانەکە 3000 مەتر دەبێت. نزیکی تەواوبوونە و ئەوەی ئێمە بینیمان تەواوی پێداویستەکانی پرۆژەکە بەردەستن. هاوکات پارێزگاری بە وەکالەتی کەرکووک ئاماژە بە هەنگاوەکانی بەرەو پێشچوونی فڕۆکەخانەی شارەکە دەکات. بەڕێوەبەری فڕۆکەخانەی کەرکووکیش دەڵێت بەم نزیکانە کۆتایی بە کارەکانی فڕۆکەخانەکە دێنن لە خزمەتی هاوڵاتیانی کەرکووک. با مەدەنیکردنی فڕۆکەخانەی سەربازی کەرکووک پرۆژەیەکی فراوانە و هەنگاوی باشی بڕیوە، بەڵام بربەستیش لە بەردەم پرۆژەکەدا هەیە. لەلایەن هەرێک لە سەرۆکایەتی ئەرکانی سوپا و پرۆسە هاوبەشەکان و هێزی ئاسمانی و وەزارەتی بەرگری و وەزارەتی داراییەوە بربەست لە بەردەم پرۆژەکە هەبووە و هەموو ئەوانەمان بڕیوە. لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانیشەوە هەندێک گرفت هەبوو، 3 جار سەردانمان کردوون و لەگەڵیان ڕێکەوتوین بە مەبەستی پێدانی بڕوانامە و هەڵسەنگاندنی فڕۆکەخانەکە لەلایەن لیژنەیەکەوە. ئەمە هەنگاوێکی نوێیە. تەواوکردنی فڕۆکەخانەیەک بە ڕێژەی لە 100% بدرێتە کۆمپانیایەکی وەبەرهەمێنان. فڕۆکەخانەکە هەلێکی گەورەیە و چاکە و سەرکەوتووە بۆ هاوڵاتیانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری هەموو عێراقیش. سەرباری هەنگاوەکانی بەمەدەنیکردنی فڕۆکەخانەی کەرکووک، بەڵام بوونی چەندین هێزی سەربازی و حەشتی شابی و سوپا و پۆلیسی عێراق هۆکارێکی ترن بۆ ئەوەی هەنگاوەکانی تەواوکردنی فڕۆکەخانەکە سز بن و کێشە و گرفت لە بەردەم بەڵێندەری جێبەجێکار دروست دەکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.